تماشاوار و گهدارین پربها افدمه هوا باش بیتن افجارش هاتی نفدی داروین برس بو پیشکشکرنا زنجیره کادیتر برنامه بکردی و جارد بحثی شوفیری و مافو برپرسیاریتیه ده بحث لوی چنده کن که اف شوفیریه گل گرنگ مروف ابجوانی رفتارید گل بکتن چونکه آلاو و هوکارین و گوهاستنه ریکو بان نعمتو دیارین پربهاین خدایینه لی مخابن اگر ام تماشا بکین دبینین زوربیا مروفان همبر و نعمت و دیارین خدای مزن رنگ در حق نهینو سپاسگزار نبن چونکو شوفیری چند مافه همان دمدا برپرسیاریتی جی که تو مافو مالو سامان خلق دیتر بپارزی و بجوانی رفتاری و سردریه ادگل شوفیریا خو بکی مجید نوا برنامه بکردی دا افجار ویا تیشکا خو پیخی نسر اوی مجاره اتروانگه کا آینی دا بحث بکین که آیا قرآن پیروس بحثا چند جورین ریگو بانا کریا و تمان دم دا بزانین آیا اف ریدانین کتهین دیتن کم ترخمی الکیو دست بید کتن ادگل زور برس ماوستا عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرت نکا گرم جنابی ماوستا کن زور بخیر ماوستا ماوستا برس اگرم تماشای قرآن پیروز بکین دبینین وکو فرهنگ گلک مزنه بحثا پرانیا بابت جیانی کریا رنگ ریگو بانجی ایک الوان مجربن کو قرآنی بحث لیکریا جنابی تا چرون کرنک سرویشان دی هی بله بناوی خوای بخشنده مهربان قتماشا کین لقرآن دا مسئله بونی ریگوبان و ریگا خوی لخوی دا نعمتک لنعمتکانی خدا چونکه دالین کاتی مروف دیت سر ارز نکری لخالکا بوسته دبی بجوله کده جولت که خدا دا فرمی قل سیرو فی الارضی بزویدا بینو برون چی دوی ڕێگات دەوێت کەواتە هەتاوەکو ڕێگا هەبێت و ڕێگای چاک و باشتر هەبێ ئینسان دەبێت شکری خوددا بکە بە تایبەت ئێمە کە لە سەردەمێکین ڕێگاوبانێک کە ئێمە هەمانە لە سەردەمەکانی پێشوو بەم شێوازە نەبووە خەڵک بە نێودار و بەرد و ڕێگەی پێچاو پێچ و بە شێوازێکی ماندوو چووە بۆی ئەمە نیعمەتێکە دەبێت سوپاسی خودای لەسەر بکەین بۆی خوددا کە تەماشای جۆرەکانی ڕێگا بکەی لە قورئاندا باسی کردووە ئێمە هەمیشە لە نوێژدا دەڵێن ئیهدینە الصراط المستقیم سێرات جۆرێکە لە ڕێگا جۆرێکە لە ڕێگا کە ئەو ڕێگایی لە خاڵێکەوە دەتگوازێتەوە بۆ خاڵێکی تر لە بەری ڕووبارێکەوە دەتباتەوە بەری ڕووباری ئەودی و ئەمە دوو شوێنی جیاواز بەیەکەوە دەبەستێتەوە مرۆڤتیایدا دەپەڕێتەوە بەمە وتراوە سێرات لەبەر گرنگی سێرات لە ئاینیشدا ئەمە بەریتەوە بۆ لایەنە ئاینەکەی بۆ دەڵێن ئیهدینە الصراط المستقیم ڕێگەیەکی زۆر زۆر فراوانە و تاقانە و تاکە کە مرۆڤ لە گومڕاییەوە دەگوازێتەوە بۆ ئیمان و بۆ باوەڕ هەر لەبەرەوەشدا لە قورئاندا یا لە زمانی عەرەبیش سێرات وشەیەکە مثەنای هەیە نابێ بە دوان ناشبێ بە سڕوت ناشبێ بە جەمع تاک و تاقانەیە بەڵام لە دوای ئەوە ڕێگەی تر هەیە خوددا دەفەرمێ ثم السبيل يسره يا خدا دفرمي إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا كوات السبيلش جورك للرقا بلام شو رقايك دتجيني بأمانجك رقايك دتجيني بأمانجك أم جمعي هي وشون سبولو لعيني وقت شاء إما شاكرا وإما كفورا كوات الذكرى رقايك بيبو باشو بخرب بكار بهنري تماشاكي خدا دفرمي وإلى طريق مستقيم طريقش لقرآن دهاتوه طريق أو رقاية كزور بسريع دشين يعني أتواني بلي أجر أما بيني تأم سردما بو بيلان طريق بوشي خدا ناوينا وهنديك رقا بطريق وكو أو رقاياني كزور بكاري دينين رقا كاني ناو شارع رقا كاني ناو شارع دشي بو قطابخانة دقريتو دشي بازار دقريتوها زور بي كاتي رشد لسر أو رقاياني بو يبا ما ندالين طريق إنجا أما أهيني تو بو بوار أينيكش هرواية تو يعني مذاهب يعني نوشكردن يا روجو أمانته ببردوامي دوباري دكيتو أم عبادتانا لهمان كاد خدا فرمي أن تبتغي نفقا في الأرض كواتتونيل نفق في الأرض أما شكك للرقا كان كتو لجيرة ودرويتو لسرو الندبيني لقرآن دا فرمي لكل جعلنا منكم شرعة ومنهاجا أم شرعة شارعة أو جوري كتير للرقا منهاج نهجة نهج شيء نهج أو جور الرجية كأمدي وكمالك مال ولو ديوش بين شش مال هي
خۆت کردو بە کۆڵانی وایە دەتەوێت بڕۆی سێرەکەی دەرناچێ لە کۆتایەکەشی ماڵێکی ترێ دەبێت بگەڕێتەوە دەڵێن ئەو جۆرە ڕێگەیە کە دەچیتە ناوی و ئەو سەری دەرناچێ و دەبێت بگەڕێتەوە بەمە دەڵێن ناج لە قورئاندا دەفەرمێ من کولی فەج عەمیق فەج چییە لە قورئاندا ئەو ڕێگە چۆن دەڵێت چاک نەکراوانەیە کە لە نێوان چیاکاندا هەن لە نێوان چیاکاندا ڕێگە هەیە ئەوانە بەو شێوازن یا خوددا دەفەرمێ ومن الجبال جدد بیض جودەت چییە ئەینی ڕێگەی نێوان چیاکانە بەڵام چاک کراوە وەکو ئێمەسە زۆر لەو ڕێگایمانێت جابێ شۆفێران بزانن کە خوددا باسی هەموو ئەم جۆرە ڕێگەی کردووە لەم مانایەنەوە تێبگەن قورئان چەند بایەخی داوە بە ڕێگە ئەویش کاتێک کە شۆفێری دەکات دەبێ بزانین هەر شۆفێرێک ئێسات بۆ پێ دەڵێن شۆفێر یعنی ئەو ئۆتۆمبیلەی لەبەردەستێتی ئۆتۆمبیلەکەی داوەتە پێش خۆی سائقمانەیە چیە سائق یعنی ئاژوەر یعنی ئەو ئۆتۆمبیلە لەبەردەستی ئەوایە ئەم بەرەو پێشی دەبا و دەڕوە جا بزانین هەموو شۆفێرێک بزانێ ڕۆژی دوایی خوددا ناوی مەلائیکەی ناو بە سائق بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ وجاءت كل نفس معها سائق وشهيد دوو مەلائیکە لەگەڵ هەموو ئینسانێکە ڕۆژی قیامەت دێ یەکیان سائقە ئەم ئینسانە داتە پێشی خۆی جا بە ئەمە بزانین شۆفێر ئێستا ئۆتۆمبیلێکی داوەتە پێشی خۆی ڕۆژی قیامەت مەلائیکەیەک سائقە و ئەم ئینسانە دەداتە پێشی خۆی شەهید چێە ئەو مەلائیکەیەکی ترە کە شایەدە لەسەر کردەوەکانی ئەو بەرپرسیارەتی دەخاتە بیری شۆفێر بێگومان ئەگەرم بەحسا ڕێگەوبانە بکەین بیژنی وەکو نعمەتێک و دیارەکە پڕبها خوددایینە بەڵێ هەمان دەمدەما وستاگن بەحسا هۆکار و ئاڵاوێن ڤەگواستنیژی بکەین وەکو تڕۆمپێل و ئەو شتێت کەم پێتینە ڤەگواستن هەمی جوورێتوان ئەرێ چەند بینە مەترسی بۆ ژیانە مرۆڤان ڤێگاف زۆر ئێماگە تەماشاکەین ئێستا بڵێن تاس کۆتایی ساڵی 2025 وانە ئەو عێراق یعنی جگە لە هەرێم 8 ملیۆن ئۆتۆمبیلی تایە 8 ملیۆن ئۆتۆمبیل یعنی ژمارەیەکی یەکجار زۆرە لە سەردەمەکانی پێشووتر ینی پێشی ساڵی 2023 لە سەردەمی ڕوخانی ڕژێمدا ئەو ژمارەیە نەبووە هەر 250,000 بەغدا 3 ملیۆن ئۆتۆمبیلی تایە ئێستا لەو 8 ملیۆنە بەس خودی بەغدا لە سەردەمی ڕژێمە 250,000 تیا بۆ بەغدا ئێتۆ لە 250,000 دەی بۆ 3 ملیۆن ئەمە ئەبێتە مای ئەوەی کەوا چۆن دەڵێ گرفت و ئاریشە و کوشتنی اختیناق دروست بەڵێ ڕاستە ینی ئەوەی کە پێ دەڵێن خنکانی ڕێگە لە برادرانی مرور هەتوچۆ ئاوا دەڵێن ئێمە تەماشای خۆمانکەین من سەرۆکی کۆمەڵی کوردستانی سەوز بوو لە ساڵ 1992 ویستم ئامارم دەستکەوێت نووسراوێکم کرد لە ڕوانگەی ئەنی وەکو سەرۆکی کۆمەڵە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر وتم ژماری ئۆتۆمبیلەکانی هەولێرم دەنێ بە هەموو جۆرەکانی 64,000 ئەو کات 92 64 باش 34 لە دوای 34 ساڵ ئێستا کە دێین ئێمە هەرێمی کوردستان زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیلی تایە 2 ملیۆن و 250 ملیۆن و 250 هەموو هەرێم بەڵام لەو 2 ملیۆن و 250,000 سەروی ملیۆنێکیان لە هەولێرە کەواتە هەولێر لە 92 64,000 هەبوو بێ 21,000 خصوصی بوو ئەبێ ئەو کات ئێستا تۆ بینی 600,000 هەیە لەو بوارەدا ئەم ژمارەیەکی دروستەکە کوشتن دروستەکە کەواتە وەکو چەکێک وایە بەدەستی ئینسانەوە لێرەوە زۆر گرنگە بایەخی پێ بدەین چی زیادی کرد بۆچی وای لێ هات دووشت زیادی کرد شتێکەمی کرد دووشت زیادی کرد شتێکەمی کرد یەکەم ژمارەی دانیشتوان زیادی کرد بێگومانیتر ئۆتۆمبیلی پێویستە لە هەمان کاتا ژمارەی ئۆتۆمبیل زیادی کرد چی کەم بوو پاسمان کەم بوو تراممان نییە هۆکاری گواستنەوەی گشتیمان نییە ئەم حاڵن ڕوەدە زۆر باشە مام ئوستاد ئەگەر بەحسا خودی ئاینی بکەین ڕەنگە بێتە پۆلینکردن بوو چەند بەشێکن سەرەکی ئەرێ چ بەشێ ئاینی ئەنکو چ پشکەکە ئاینی بەحس بابەتێ هاتوچووی کردیا و ڕێگەوبانا کردیا ڕاستە ئەگە تەماشای کتێبی فقی ئیسلامی بکەین بۆمان دەرەکەوێ بابێکی تایە بەشێکی تایە پێی دەوترێ فقه نەوازل بە کوردی ینی چی ینی فقه و شەرعی یان ئەحکامەکانی ئەو بابەتانەی کە تازە هاتوونەتە ئاراوە لە سەردەمی سەحابە و تابعینە نەبووە بۆچی نەوازیلە وەکو بابەتەکان یان بابەتێکە ئۆتۆمبیل نەبووە لە سەردەمی ڕابردوو ئۆتۆمبیل نەبوو بێ و فڕۆکە نەبوو بێ بێگومان قسە و باسێکی لەسەر نەکراوە بەس ئێستا کە دێت زانا دێت چیەکە زانای سەردەم لە ڕوانگەی ئیجتیهاد دەکا و لەو ڕوانگەی بۆی ئەم بابەتیان بۆ خستۆتە بابی فقی نەوازل لەگەڵ خستوانەتە فقی جینایات و زەمانات چونکە گۆڕان کاریەدایە لە هەمنا بەمانەیەکی تر بڵێ چونکە بەرپرسیارەتی تێدایە تۆ بۆ ئۆتۆمبیلە خەڵک دەکوژی
بەو ئۆتۆمبیلە زیان لە خەڵک دەدی بەو ئۆتۆمبیلە خۆت دەچێشی بە ماڵ و مڵکی خەڵکدا بە مرۆڤدا لەبەر ئەوە لەلایەکەوە فقی نەوازیلە وتوانەمە بابەتێکی تازەیە هاتوۆتە نێو فقهەوە هاتوۆتە نێو شەرعەوە لە هەمان کاتیشدا قستوانەتە بەشی تاوانەکان و قەرەبووکردنەوەکان چونکە گرفتی هەیە ئەنجەکەواتە لێرەوە بێ بزانین هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ چییە؟ ئێمە لە کۆلێژی ئەندازیاری بابەتێکمان هەبوو لە قۆناغی سێ ترانسپۆرتیشن واتە گواستنەوە ئەلەوێدا دەمانزانی یازانیمان کە بەلای کەمەوە سێ هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ ڕووبدا یەکەمیان بریتە لە چی خودی شوفێرەکە خودی شوفێرەکە چۆن خودی شوفێرەکە چ دەکا پەلە دەکا ئێستا زۆر جار قسەیەکێ دەڵێن فڵانەکە سورعەتی وابوو سەریع بوو خێرایەکەی ئەوەندە بوو نا ئەبێ لە ڕوانگەی قورئانەوە شۆفێر بزانێ خی گەورە لە قورئاندا دوو دەستەواژەی جیا کردوێتەوە عەجەلە لەگەڵ سورعەت سورعەت عیبی نییە سرعات یعنی چی؟ یعنی خێراییە بە کوردیش بۆتەن خێرایی وەکو خێر وایە یعنی سرعات ئەو بڕینی ئەو ماوەیە لە کاتێکی دیاریکرااو کە بۆ دیاریکراوە ئاوا بڕۆی ئامانجێکت هەیە دەڵێ من سعاتێکی تر ئەمەوێت لە هەولێرەوە بگەمەوە کەرکوب ئێکەواتە گەر مەسافەکەنەوە تو 3 کیلۆمەتر بێ 100 بێ دەڵێ کەواتە لەسەر 100 بڕۆم ئەگەم بەس وەختێکەڵی من ئەمەوێت بە نیو ساعت بگەم کەواتە تۆ سرعەتەکەت ئەوە سرعەت نیەوە عەجەلەت کرد کەواتە لە قورئاندا ئەڵێ عەجەلە چییە؟ ئەڵێ عەجەلە هەموو هەوڵێکە هەموو کارێکە کە دەیکەی بەری ئەوەی پێبگا بگەیتە ئامانج مەسەلە ئامانج نییە یعنی هەر تۆ حەزت لێیە سەرپێچی بکەیت و بەو شێوازە دەڵێن لێکردنەوەی میوەیەک فیقەیەک بەری ئەوەی پێبگا ئەوە عەجەلەیە استعجال الشيء قبل أوانه عوقب بحرمان ڕاستە کەواتە میوەیەک کاتی پێگەی و لێنەکە ئەو کاتە لێکەیتەوە بۆیە لە قورئاندا خوا ناوی سەریعە إن الله سريع الحساب وهو أسرع الحاسبين كواتا كز غدر لو شيء سريع نكا سريع خيرايتي ريكو بيكا كلكاتي خوي دايا كبما بستيك بو امان جيكا بويا قلبي سرعتش نشيت اوجي كم ترخم يكو دي راست كواتا عجله سائقي امو شندل شوفيري اما عجله اكا يعني شي يعني ببي امان ايوه سرچشي بكا ايوه سرپيچي بكا مساله كتير شندل اهمالي فراموش كردني او پيداويستان كابي چي بكا ابي مولتي هبي ئەبێ لێزان بێ ئەبێ خۆی لەو ڕووداوانە بتوانێت ڕزگارکە اینجا چیەکە سەرپێچیەکە سەرپێچیش یەکێکە لەو کارانی کەەوە لەسەر شۆفێرە اینجا دینە سەر ڕێگەوبان ڕێگەوبان ئەوەی ئەگەر ڕێگەوبان خراپ بێ ئەوە ئەرکێکە با بڵێن حکوومەت کەم تەرخەمی تیا کردو بەس ئێستا تەماشاکەی ڕێگەوبانەکەشت بۆ چاکەکە ڕێگەیەکیە پێڵن ڕێگەی مەرگ ئەومانزانی ئێ باشە خۆ 120 و 150 و 100 متری ئەمە گرفتی ڕێگەکە هیچ عیبی نییە کەواتە تۆ لە 150 لە خەڵک بیت و سەرپێچی بکەیت و وەرگەڕی ئەمەمانەیە چی ئەمەمانەوە خەتای ڕێگەکە نییە ئەگەر ڕێگەکە چاڵ و چۆڵی تیا بوو قۆرتی تیا بوو ئەگەر شت خراپۆ سەر ڕێگا و بەرد کەوتو بوو لەسەر ڕێگا ئەگەر علامات و نیشانەکانی هاتو چۆنە بوو حەقتە قسە بکەیت بەس هەموو ئەمانن هەبێ و ڕێک و پێک بێ ئەو کاتە ئەو مافەت نییە ئەنجا خاڵی سێم بریتە لە خودی ئۆتۆمبیلەکە ئەم ئۆتۆمبیلە پێویستە بەپێی چۆن دەڵێ بێتە چیکردن بەڵێ پێویستە ساڵانە 6 مانگ جارێک پێویستە ئەو شۆفێرە بزانێ ئەم ئۆتۆمبیلەی بەرگی ئەو شوێنە دەگرێ ناگرێ چۆن دەڵێ دەتوانێت بیوەستێنێ لە کاتی دیاری کراودا دەتوانێت بەو خێرایە بگاتە شوێنی مەبەست نەبڕاوەتەوە ئەم ئۆتۆمبیلە چۆن دەڵێ بە قاچاق نەهاتووە مانە هەمووی تاوانە بەڕاستی ئەنجامەدرێت مامۆستا ئەگەر ڤێگاوێت و کەسێکی بپرسی بژی هۆکاری سەرەکی چییە بۆ ڕوویدانین هاتنوچوونێ هەر ئێک گوشەنیگا خودی بەحسیێت چەندێکەتن مدوێتن جەنابێتە مەگوه لێ ببیتن هۆکاری سەرەکیە وان ڕیدانێت هاتوچوونی بوو چ بەدگەڕی بەدەر لەوەی کە دابەشمان کرد بە پێش شێوازی زانستی بەشێکی لەسەر شۆفێر و بەشێکی لەسەر ڕێگایە و بەشێکی لەسەر خودی چۆن دەڵێ ئۆتۆمبیلەکەیە بەڵام ئەوش جارێکی تر ئەو پرسیاری بەڕێزت دابەشەکرێت بە دوو هۆکار یا دوو هۆ یعنی ئەویان بریتە لە هەڵەیەکی ڕاستە و خۆ کە خودی شۆفێرەکە دەگرێتەوە لەگەڵ ئۆتۆمبیلەکەی و هەمووی ئەوەی پێویستە بە خودی خۆیەوە یعنی مەسەلەن لە کاتی چۆن دەڵێ هێماکانی هاتوچۆ نەوەستێ و ڕێز دە هێمای هاتوچۆ نەگرێ و خۆی لە خەڵکی تربە ئەمە خەتای ئۆتۆمبیل نییە ئەمە خەتای چێ خەتای ئەو کەسەیە خەتای ئەو شۆفێرەیە
یان لەو کاتەیە کە شۆفێریەکە و مۆبایل بەکاردێنێ کاتێک کە مۆبایل بەکاردێنێ بیری ئینسان دەچێت بۆ لای ئەو قسانەی کە دەکرێت هەمیشە تەماشا پێشی خۆت کردووە ئەوانەی کە مۆبایل بەکاردێنن سێرەکە دەڕوە لە هەمان کاتە سێرەکەی نێوان خۆی و ئۆتۆمبیلی پێشی زۆر درێژ بۆتەوە بۆ چونکە نازانێ ئاگای لە خۆی نییە لەسەر چەنە ڕوە گرفت بۆ خەڵک دروستەکە بۆیە سزای مۆبایل لە وڵاتانە بە چەند وەرەقەیە $300 $400 لەوانە ئۆتۆمبیلەکەی سیانە چاک نەکردوێتەوە تونند و تۆڵەکانی تیان ئەمانە هەمووی ڕاستەو خۆیە وەکو دەڵێ لە ملی لە گردردنی ئەو شۆفێرەیە هەر شتەیە هاوبەشی پێڵێن هاوبەشە لە نێوان چێ لە نێوان شۆفێرەکە و خەڵکی دیکەدا چۆن ئەو شۆفێرە ڕێکوپێکە و چاکە بەس پیادەکە نازانێت بپەڕێتەوە ئەوش گرفتێکە بۆ شۆفێرەکان دروستە بێ خەڵکی پیادە لەسەر هێڵ ناپەڕنەوە خەڵکی پیادا لە پڕێکا دەپەڕێتەوە هەندێک خەڵکی پیادا ئاور ناداتەوە بزانێت ڕاست و چەپی چییە ڕاست مل دەنێ و دەڵێ با شۆفێر بزانێ ئەوە منم ئەمە خەتای شۆفێر بەشێکی خەتای ئەوە کە ئەگەی لە خۆی نەبێت دەبێت ئەگەی لەوە بێ بەڵام بەشێکیشی خەتای ئەو بە ڕێزەیە کە پیادەیە و ئەبێتە گرفت بووی ماتۆر ئەو شۆفێرەکەی باشە بەس ماتۆر نە ڕقەمی هەیە و نەژمارەی هەیە و نە بەرپرسیارەتی هەیە و ڕاست لە هەر چوارڕێنێکە بۆی دەرەچێت حەق و نەحەقەر حەقە ڕاستە لەن ئەنجامی شاری خەنە سەر شۆفێرەکە ئەمەش گرفتێکی ترە یان بەمانایەکی تر کابرایەک ئۆتۆمبیلەکەی ڕاگرتووە وەستاوە لە جادەیە لە شوێنێکی سەرپێچی کاتێک کە شۆفێر دێ نازانێت ئەوە وەستاوە ئەوە ینی ئەبێتە هاوبەش ئەمانە پێی دەوتری هاوبەش جاوە زۆر گرنگە مرۆڤ هەمیشە یەکەم ئاگای لە خۆی بەڕاستە خۆ هەڵەنەکە دوو ئاگای لە خەڵکیش بێ قسەیەکە بجاران لە ساڵەکانی هەفتە ئەوترا کە ئەشتە سەرجادە وابزانە بەس خۆت شۆفێری ئەوانی دی نازانن vêgavkêşev heste gelekî giring e mamsta. Mamsta biris eger em berawirdiyekê bikin gel salên ciyawazên hikûmraniyeta me li Herêma Kurdistanê renge data û amarên ciyawazên hatûçûnê me hebin. Min divêtin cenabê te amajek servê çendê jî dawa ka aya çi data û amarek me hene li rîdanên hatûçûyê. Birwanîne amarekani Wezareti Navxwe Herêmî Kurdistanî xweman temaşakên li salî 2018 heta wekû nizîkî yanî kotayî ab 2025 ئەمەمان لەبەر دەستە کە زیاتر لە 21,646 ڕووداوی هاتوچۆمان هەبوو کەواتۆ لە ماوەی 8 ساڵە 21,646 ڕووداوی هاتوچۆت هەبووە لێرەدا چیمان هەبووە 3,137 کەس وەفاتیان کردو کۆچی دواییان کردو جانیان لە دەستدا زۆر زۆرە 3,137 ینی جانی لە دەستدا بێ و کۆچی دوایی کردبێ تۆم چەند ماڵە دوێران کردووە چەند ماڵت تووشی گرفت و ئاریشە کردووە لە هەمان کاتدا لەو نێوانەدا 39,339 کەس بریندار بوونە 39,339 کەس بریندارە بێ ینی چی بەشێکی ڕەنگە بەشێکی وام کەلکی ژیانیش کەمەندامە بێ ماڵ بەخێوە چۆن بکات چۆن بتوانێت ژیان بکە کەواتە لێرەوەیە کە دەڵێن شۆفێری مافی خۆتە قەینا بەس بەرپرسیارەتیە تۆ چیت کرد لەم حاڵەتە تۆ خەڵکت کوشت ماڵێکت بێ سەرپەرش کرد یا چەند کەسێکت لە ماڵێکا کوشت چەند کەسێک لە ماڵێکا چوو وەکو ئەم ڕووداوانی کە لە ماوەیە بینیمان یەک و دوان وسیان ئەمە گرفتێک و یان جۆجەڵێ تاوانێکی یەکجار گەورەیە بۆیە گوتم لە فقی ئیسلامی و شەرعی ئیسلامی بابەتی شۆفێری خراوەتە فقی نەوازیل و جینایات و زەمانات ئەلێرۆ گرفتی بۆ دروستە بێ یان تۆ خەڵکێک کەمەندامەکەی خدا چاوی پێداوە تۆ چۆرێکی خدا دەستی پێداوە تۆ دەبینی لە ڕووداوەکانی ئەم دوایە دەڵێ چوومە بۆ خێزانم بەس دەستی دەستکەوتۆتەوە ئەو لەکوێ ئەمانە تاوانێکی یەکجار گەورەیە خدا ئەم هەموو نیعمەتانەی داوە بە مرۆڤ شکرانەی لەسەر بکە ئەو لەو لاوەدێ خەڵک کەمەندامەکە لەو لاوەدێ خەڵک دەکوژێ لەو لاوەدێ بێتە مای هەژارکردنی ماڵەکان تێکدانی شیرازەی ماڵەکان چەند تاوانێکی گەورەیە لەسەر سفرەی ماڵەکان یەکێ دیار نییە بۆ دیار نییە لەبەر ئەوەی فڵانە کەس کوشتێتی ئەمە تاوانی بەمسای بەرز gelek car hindek car em wekû bijnê şirûvekirnêt xelet bû hindek babeta em deyn bû nimûne cenabê te behsa rêgebana kir ke rêgebanê me başin û me kamîrê çavdêrî jî hatîne danan belê hindek car xelek bû şêwazekê dîtir şirûvet ket bêjîtin bû mebesteka bazirganiya û yan dezveînana dahatekê ye belê heman demda چه تأثیرا خول سەرکێمکردنا ڕیدانی هاتوچۆی هەبوو بەڵێ ئەو مەسەلەی تەکنەلۆژیای سەردەم لە هەموو بوارێکدا ئێمە بینیمان تۆ وەرە بۆ بوارێکی تر ینی کامیرەی چاودێری بۆ دۆزینەوەی تاوانباران و بکوژان چەند دەوری ڕۆڵێکی گەلک زۆر خۆ ئەگەر ئەو شۆفێرە
پێی وابێ کامیرەی چاودێری کارێکی خراپە و ڕۆژە لە ڕۆژان پێویستی بە کامیرەی چاودێری تر ئەبێ بۆ ئەوەی مافەکانی بۆ بگەڕێنێتەوە وانە کەواتە نابێ ئێمە بڵێن کامیرەی چاودێری ئەگەر لە بەرژەوەندیمان بوو باشە ئەگەر لە بەرژەوەندیمان نەبوو خراپە ئێمە دەبێ مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی بە ڕەحمەت بێ دەڵێ ئێمە پێویستە ناوەکانی خوددا سوودی لێوەربگرین لە ژیانی ڕۆژانەماندا بیگۆڕین بۆ میکانیزم دەڵێ کە خوددا دەفەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبە خوددا لە نەوەتونە ناودا یەکێ ناوەکانی ئەڕەقیب چاودێر ئەڵێ باشە ئەوە زانیمان بەس ئەم مرۆڤە هەموو کاتێ لەو حاڵەتە پڕکتیزە دەبیت بەڵێ لەو حاڵەتە ئیمانیە بڵندەدا نییە هەموو کەس بەردەوام هەست بە چاودێری بۆیە پێویستە ئێمە ئەو وارەنەمان هەبین باشە مامۆستا هەمان دەمدام بزانین چه هاتیە گوتن دەربارەی کاری شوفێریت ناوا تێکستێن ئیسلامە پیرۆستە بڕوانە کاتێک کە تەماشای قورئان دەکەی خوددا دەفەرمێ لەو کاتی کە قورئاندا دەبەزێ بە پێی عەقڵی ئەو کەسە هێشتا شتێکی تازە نەهاتوۆتە ئارە خوددا باسی ئەو شتانە بۆ ئەو کەسانە دەکات لە قورئاندا کە لەو سەردەما هەبووە بۆیە تەماشای قورئان دەکەی خوددا دەفەرمێ والخەیل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون أو سردمة چیان دیوە ئەسب هێستر جۆدرێژ دەڵێ ئەمانەمان بۆ خەڵق کردوون خوددا دەفەرمێ بەڵام بۆچی لتركبوها وزينة هەم بۆ سواریە و بۆ گەیاندنە بۆ جوانیشە کەواتە دوای دەفەرمێ ويخلق ما لا تعلمون ئێمەش کە قورئان ئێستا دەخوێنینەوە یعنی ئەوە نەیانەزانی سیارە دروستە بێ نەیانەزانی تایارە دروستە بێ بەس ئێمە مەجاڵی هێلا ئەی ئێمە ئێستا ئێمە کە قورئان دەخوێنینەوە ئەتا ئێستا ئەمەمان دیوە ئێمەش کە قورئان دەخوێنین و هەر بە ئێمەش دەڵێ ويخلق ما لا تعلمون لە دوای ئێمە خوا ئەزانە چی دێ لە دوای ئێمە خوا ئەزانە چ جۆرە هۆکارێکی دیکەی گواستنەوە دێ جا لێرە زۆر ئەمە خاڵێکی گرنگە دوو لە فەرموودە و لە قورئان و فەرموودەدا دەڵێ وەکو ئەم نیعمەتەمان پێبەخشین لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون ئاگاداری ئەو بن یەکەم ئیماتەة الئەذى تۆ دەبێ ئازار و شتی زیان بەخش لەسەر ڕێگە لابی کاتێک کە سوار دەبیت و پیادەنی نابێت تۆ شت فڕێبێتە سەر ئەوێ کەواتە مەخاڵێکە لایکەمی ئیمانە غەض البەسەر پێغەمبەر فەرمووی حەق الطەریق وتیان یا ڕەسوڵ الله مافی ڕێگا چییە مافی ڕێگا وتی ئەوەیە کە چاو بگری تۆ نبینی بەشێک لە شۆفێران هەرزەکاران شۆفێری بۆچی بەکاردێنن تەماشای کچی خەڵکەکەن و بەڕاست و بە چەپ و بەەنە و ڕەنگە بەشێکل هوکارێت حەدیث سەوڕیدان بەڵێ ڕاستە ئەمە مافەکەیە کە ئەو هۆکاری گواستنەوەیت هەیە بەس بەرپرسیارەتەکەت خوددا ئاگای لێتە تۆ بۆ چاو ئەبڕیتە ماڵی خەڵکو و بۆ چاو ئەبڕیتە ئافرەت ولا تمشي في الأرض مرحا ئەوەندە فەخر بەخۆتەوە مەکە کاتێ بەسەر زەویدا دەڕۆی ئۆتۆمبیلەکەی تۆ دوا مۆدیلە و بە چەندەها دەفتەرە و خەڵکێکی دیکەش ئۆتۆمبیلێکی ئاسایی پێەیە ئێستا بەشێک لە شۆفێری خراپ ئەڵێ بەشێک لە شۆفێری خراپ هۆکاری گواستنەوە بەکاردێنێ لە جاتی بڵێ من نیعمەتێکی خودداییە بەکاری دێنێ بۆ خۆ لە خۆبایی بوون بڕوا ئەەکەی خەڵک بۆ سەرقەبرانە چێ بۆ ناشتنی مردوویەک فڵانەکە زۆرە ئاڵێشتا ئۆتۆمبیلە بە ئەو ئۆتۆمبیلەم پێ نییە بێنم ئۆتۆمبیلە باشەکە یا فڵانە جلی باشم لەبەر نەکردووە یعنی ئێمە لە چ بار و دۆخێکە ئەژین بۆیە خوددا دەفەرمێ وعیباد الرحمانی چێن الذين يمشون على الأرض هونا ئێمە بێ بە ساکاری و بە سادەیی بەسەر ئەرزا بڕۆین با ئۆتۆمبیلەکەت گران بەها بێ شانازی پێوە مەکە سبەی هەر ئەوەندەیە یعنی خوانەکە خۆت بە ڕووداوێکە بینیەوە لە ڕووداوێکە بینیەوە نەخۆت ئەمێنی ئۆتۆمبیلەکە بەڵێ کەواتە مامۆستا چاوە ئەم بباشی چەمکێ شوفێریە تێبگەهین ئەگەر پەلە مامۆستا چونکو دەبێمە بەرف کۆتایی باشە دەبێ ئاگداری ئەوە بین چۆن وەزارەتی ناوخۆ بەڵێ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ سەر بە وەزارەتی ناوخۆیە چۆن وردن لە بابەتی پێدانی مۆڵەتی چەک دەبێ ئەو هەش لە مۆڵەتی شۆفێری بگۆڕێ دەبێ بگۆڕێ وە بزانی چەکێکت داوەتە دەستی ئەو خەڵکەوە بۆچی چونکە ئێستا لەم سەردەمەدا لە ئەوروپاش کابرای ئێرهابی کابرای تیرۆریست چەکی پێبێ دەیگرن بەڵام ئێستاکە بۆ ئۆتۆمبیل خەڵکە کوژن کەواتە ئۆتۆمبیل لەم سەردەمەدا بەدەستی ئێرهابی و بەدەستی تیرۆریستەکانی شەو جۆرێکە لە چەک خۆیەکە بەناو سەدان کەسدا و دەیان کوژێ یا بەمانایەکی تریش زۆر جارتۆ ڕووداوی هاتوچۆ ڕووەدا نازانی ئەمە بۆ ڕوویداوە وەکو چەک بەکاری هێنرێ بۆ خۆکوشتن ئێستا خەڵک ئەڵێکە خۆم بکوژ مجاران وەرەقەیەکیان بەجێ هێشت ببوورنداوای لێبوردنەکەم و ئەم کارم ئەنجامدا لە نێو خێزان و کەس و کارەکەیە تۆزێک سومعەتیان نەئەمە یانگوتمە ئەو ماڵە خۆیان کوشتۆ خەڵکیانی خۆی کوشتۆ ئەو ماڵێکی خراپن وانە ئێستا وا ناکەن ئێستا بۆ ئۆتۆمبیل خۆیەکە بەژێر ئۆتۆمبیلێکی تردا ئێمەوە ئەزانین ڕووداوی هاتوچۆ بە بەڵام خۆی کوشتووە بۆیە ئەبێ ئاگدار بین وەزارەتی ناوخۆ
لە مەودووە بڕوانێتە ئۆتۆمبیل و هۆکاری گواستنەوە وەکو چەکێکە بەدەستی ئەو پرسیارێکا زۆر گرنگ مایل کوتای مامۆستا زۆر کورتی بەحساوی چەندە بکەین ئەم چ بکەین کو ڕیدانین هاتوچوونی کێم بکەین یەکەم شت ئەو تەشریعات و ئەو یاسا و ڕێنمایانە پێداچوونەوەی پێ بکەین ینی پێدانی مۆڵەت هەر بۆ یەک جار نەبێ چۆن هەندێک کەسمان هەیە تەعین بوون لە دام و دەستگای حکومت تەعینی دائیمیە ئیتر پشتی لێ کاتەوە کەم تەرخەمیشە بێ هەندێک کەس هەیە دامەزراون بە پێڵێن بە عەقد بەگرێ بەست هەموو ساڵێک دەبێ بۆی دووبارەکەیتەوە ئەو کەسەی ئەمڕۆ شایانی ئەوەیە کە مۆڵەتی شۆفێری بیتێ ڕەنگە ساڵێکی تر شێت بێ ڕەنگە ساڵێکی تر باری دەرونی تێکچێ کەواتە هەر ئەمەی کە بۆ هەزەی پێڵێن ساڵی جارێکڵێن بڕۆ دووبارێکەوە ئەبێ ئێمە فەحسێکی تری دەرونیشمان هەبێ بۆ ئەم شۆفێرانە بزانین بارودۆخیان چی لێ هاتووە چی لێ نهاتووە اینجا بێ زۆر ئاگدار بین کە ینی هۆشیاری بەردەوام هەبێ هۆشیاری بۆ هەر شۆفێرنا هۆشیاری بۆ شۆفێر هۆشیاری بۆ پیادە هۆشیاری بۆ ئەم هۆکارانی دیکەی گواستنەوە دەستەکانت خۆش بیت مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بۆ پێشکەشکردن هەموو ڕێنمایان پڕ جوان و پڕبەها بەڵێ بینەرێن هێژا ئەم ڤی ئاوای دەینە دومایا ڤێ زنجیرێ بەرنامەی بە کوردی و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێز کە هەوە بینەریامە کردبیتن هێڤیامە ئەوە ڕیدانین هاتو چوونەی کێم ببن و مەهوشیاریەکە باشتر هەبیتن بۆ بکار ئانینا ئاڵاڤێن ڤەگواستنێ ساخ و سەلامەت